گفتوگۆ لەسەر بابەتێکەکەین کە پەیوەندیکی تەواوی بە خێزانەکان و هەروە بە خوێندکارەکانیشەوە هەیە. ڕەنگە زۆربەی کات خوێندکاران بەهۆی ئەوەی کە نەیانتوانی بێن نمرەیەک بێنن کە خۆیان خواستیان لەسەری بوو بێت نەتوان بچنە ئەو زانکۆی کە حکومیە کە بە بێ هیچ بەرەپارێک ئەچیتە زانکۆکە و خوێندنەکەی جا ئەخوێنی. ڕەنگە لەم کاتەیە پەنابەرنەبەر ئەو زانکۆ و پەیمانگایانەی کە ئەهلین کە پێویستەکە بڕێک پارە بدەیت ئەنجاوەکو بتوانانی ئەو بوارەی کە خۆت دیاریت کردووە تێیدا بخوێنی. جا لە ئێستا بە خۆشحاڵیەوە هەواڵێکێک کە کرێی خوێندنی زانکۆ ئەهلیەکان و پەیمانگا ئەهلیەکان کەم ئەکرێتەوە. ڕەنگە زۆربەی خێزانەکان و خوێندکارەکانیش حەز بەوە بکەن کە بزانن ئەم ڕێژەی کەمکردنەوەیە چۆن چۆنیە، ڕێژەکەی لە سایە چۆنە. بۆی ئێمە ئەمڕۆ ئەم تەوەرەمان هەڵبژاردو گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز فەلاح حەسەن کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و هەروە پسپۆری کارگەڕی و دارایین کە ئێستا لەگەڵمان ئامادە. مامۆستاگیان سڵاو لێ بێت و بایانی باش. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا بە هەر سەرەتا لە هەواڵەکە بڵاو بووەتەوە کە ئەوتێک کە کرێی خوێندنەکانی خوێندنە ئەهلیەکانی زانکۆ و پەیمانگاکان کەم ئەکرێتەوە. ئەگەر باسێکمان لە تەواوی بابەتەکە بۆ پێی کەمکردنەوەکە چۆن چۆنیە و وەکوێن ئەو ناوەندانی کە ئەیانگرێتەوە. بەڵێ من پێم خۆشە ئەگەر ڕێگان بن پێش ئەوەی کە باسی کەمکردنی کرێی خوێندن بکەین باسی پرۆسەکە بە تەواوەتی بکەین کە بە پارە بخوێنرێت. حەزەکەم شتێک لەسەرەوە باس بکەم کە ئەمە ئێمە بە حکمی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێک بە دۆخێکی ناهەموار و دۆخێکی ناڕەحەتا تێپەڕین خەڵکانێک زۆرمان هەبوو کە لە خوێندندا بڕان بەهۆی زروفەوە نەک بەهۆی نەبوونی توانای کەسی خۆیان. ئەمە وای کرد کە خەڵکانێک زۆرمان هەبوو دوور کەوتبوونەوە لە خوێندن. خۆشبەختانە ئەم زانکۆ و پەیمانگانە کە کرانەوە لە کەرتی تایبەتە ئەو دەرفەتیان ڕەخسان کە بخوێنن ئەگەرچی بەرامبەر بە پارە بوو بەڵام دەرفەتێکیان ڕەخسان بۆ ئەوانەی کە بەجێ مابوون لە خوێندن بەهۆی دۆخی ناهەمواری کوردستان و لە قۆناغە جاجاکانە. خاڵی دووهەم ئەمڕۆ خوێندن بە پارە لە کەرتی تایبەتە هەلێک ئەڕخسێنێ بۆ ئەوانەی کە وەک فەرمووتان خۆتان لە پێشەکێکەیە ناتوانن کە لە زانکۆکانی لە زانکۆ حکومیەکانە گیان ببێتەوە و بخوێنن. بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ ڕێژەی دەرچوونی خوێندکارانمان زۆر زیاتر لەوەی کە زانکۆ حکومیەکان بتوانێت سعابی بکات. و زۆرێکیش هەیە هەر خۆی حەزی لە پسپۆڕێکی دیاریکراوە ئەتوانێت بچێت لەو پسپۆڕیە بخوێنێت. هەموو ئەمانە خاڵی ئیجابین خاڵی پۆزتیڤی ڕەخساندنی هەلی خوێندنن بە پارە. سەبارەت بە کەمکردنەوەی کرێی خوێندن ئێمە وزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیارێکیدا خۆشبەختانە ئەم ساڵش هاوشێوەی ساڵی پار و ساڵانی پێشوش هەر ئەم دەست پێشخەریەی هەبووە. ئەم ساڵیش هەم کرێی خوێندنی تقریبان بە ڕێژەی لە 45 بۆ ئەو خوێندکارانەی کە لە بە خوێندنی پارالەڵ ئەخوێنن لە زانکۆ حکومیەکانە. ئەمڕۆ خوێندکارمان هەیە لە زانکۆ حکومیەکانە خوێن بەڵام بە سیستەمی پارالەڵ واتە پارە ئەیەن لە زانکۆی سلێمانی ئێمە خوێندکارمان هەیە پارە ئەیا خوێنێت لەگەڵ هاوڵەکانیان کە بەبێ پارە هاتوون. ئەمە دەست پێشخەرێکی زۆر پیرۆز و زۆر باش بوو بە لە بەرچاوگرتنی دۆخی دارایی خەڵک بۆ ئەم قۆناغا بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە خوێندکار هەمیشە ئێمە وەکو کەسانی ئەکادمی لە هەوڵی ئەوە دایم بیرمان لای ئەوەیە کە ئەم خوێندکارەیە تا ڕادەیە کۆمەڵی کێشەی لەگەڵ خۆی کۆمەڵی کێشەی هەیە لە دەرەوەی زانکۆ کێشەی ئابوووریە کێشەی خێزانیەوەن هیچ نەبێ بەشێک لە کێشەکانیان چارەسەر کرێت لە ڕێگای کەمکردنەوەی کرێی خوێندنیانەوە. هەمان دەست پێشخەری کردووە وزارەتی خوێندنی باڵا بۆ زانکۆکانی کەرتی تایبەت ساڵانی پێشوو بە تایبەت ئێمە لە 2014ەوە کە دەستی قەیرانێک دەستی پێکرد قەیرانیشی ئابووری دەست پێشخەری کرد وزارەت کە بە جبار ڕێژەی پێم وا بێگەر هەڵە نەبم لە سا 20 کرێی خوێندنی کەم کردەوە بە زانکۆ ئەهلەکان. خۆشبەختانە زانکۆش هەبوو زانکۆی کەرتی تایبەت من ئاگادار بووم ئەو کات وەکو محازر لەو زانکۆیە بووم
کە سەرباری ئەو کەمکردنەوەی کە بە بڕیاری وزارەتی خوێندنی باڵا وەکو ئیجباری کردن مرکز بوون بەو کەمکردنەوە خۆشیان دەست پێشخەریان کرد ڕێژەیەکی دیکەشیان لە کرێی خوێندن کەم کردەوە. هەڵبەتە ئەمیشانە هەمووی ئیشێکی پیرۆزە لە دوو ڕۆوە سوودی هەیە. یەک لە بەرچاوگرتنی دۆخی ئابووری ئێستای خەڵک و خێزانەکان کە زۆرێک هەیە کە زیاد لە کەسێکی هەیە پارەی بۆ ئەیات لە خۆناغی خوێندنایە. دوو هەمیان ئەم خوێندکارە خودی خۆشی نەک تەنها خێزانێک خودی خۆشی بە دەرونێکی ئارامترەوە ئەتوانێت پرۆسەی خوێندن بەسەربەرێ و تێدا بە شێوەیەکی باشتر سەرکەوتووە بێت. دکتۆر لەگەڵ ئەم کرێی کە خوێندکار ئەیات بە تایبەتی بامە لە زانکۆی سلێمانیەوە دەست پێ بکەین. هەندێک خوێندکار قەلەقیەکی لا دروست بووە ئەڵێ ڕاستە من ئەم ساڵ بڕەپارەکایە بەڵام پیان و تومەرە ئەم ساڵم بەشامێنێ ئیتر ساڵێکە بەشە نامێنێ ئێوارن ئەمە بە پارە خوێنێ. ئەم گرفتە چۆن بۆ خوێندکاران چارەسەرەکەن؟ تۆ بە منەڵی ئەبێ ئەم بەشەی تۆڵی بژاردەوە بە 4 ساڵ تەواو بێت بەڵام تۆ ساڵێک بە منە خوێنی ئەی 3 ساڵەکەی کە من چی بکەم؟ بڵێ دەرووناسان هەمیشا واڵێن کە ئەوەی کە قەلەقیە و غەمە مەچۆ بە پیریەوە ئەوەی کە گەشببینیە بە پیریەوە بچۆ دائیمەن ئەوەی پاریش هەمان قسە ئەکرایەوە لە ناو خوێندکارانە سنەوەی پارشە و باشە ئەمە بۆ 1 ساڵە بڕیارێک ئەمە من ڕێ قسەی خوێندکارانە زۆر تەواو ئەم قسە لە ناو خوێندکارانی پارالەڵە بەرباوە لای ئێمە لە زانکۆی سلێمانی خوێندکارمان هەیە خوێندکاری پارالەڵ هەم ئەم قسەیەتیانە من ئەم ساڵ کەم کرایەوە پارش هەمان شتیانەوت خۆشبەختانە ئەم ساڵیش هەمان بڕیار دەرچوو. من خودی خۆم لەسەر ئەساسی زانیاری نییە بەڵام پێشببینی ئەکەم وزارەتی خوێندنی باڵا وەک چۆن هەمیشە دۆخی دارایی خێزان و تاکی کوردی لە بەرچاو گرتووە پێشببینی ئەەکەم کە بۆ ساڵانی ئایندەش هەمان دەست پێشخەری بکات. بۆیە خوێندکاران تا ئەکرێ نەچن بە پیری ئەو قەلەقیەوە بە ئومێدی ئەوەی کە ساڵی داهاتوو چۆن ئەم ساڵ وەکو ساڵی پار هاوشەوەی ساڵی پار ئەم دەست پێشخەریە کرا ساڵی ئایندەش ئینشاڵڵا ئەم دەست پێشخەریە بکرێ و هەندێک لە بعد گرانی خوێندکاران کەم کرێتەوە. هەر بە کوردەواریەکەی خۆمان ئەم ساڵ تەواوکەن خوا گەورەیە بە ساڵێکی دایمەنی دەروونناسی هەمیشە ئەو ئامۆژگاریە کاڵم مەچۆ بە پیری غەمەوە قەلەقیەوە. باشە مامۆستا ئەو بڕەپارەی کە ئەیەن کرێی خوێندکاران بەسەر یەکەوەیە یاخود کراوە بە شێوازی قیست بۆ خوێندکارەکان واتە لە گەڵ دەستپێکی خوێندنە تەواوی ئەو پارەی کە پێویستە بۆ ساڵەکە بیدا خوێندکارەکە پێویستە پارەکە بەسەرێکەوە بدا یاخود ئێوە بۆتان کردوون بە بەش خۆشبەختانە لەم بوارەشدا کار ئاسانی کراوە مەرجێ خوێندکار تەواوی پارەکە بەسەریەکەوە بات کراوە بە قست و بە چەند قۆناغێک ئەیات هەروەکو ئەمەش هەر هەنگاوێکە بۆ کار ئاسانی بۆ خوێندکاران و بۆ خێزانی تاک خێزانی کوردی خۆمان بۆی بتوانێت بە قۆناغ بە قۆناغ پارەکە با بەڵێ ئەم کار ئاسانیش کراوە مەرجنیە هەموو پارەکە بەسەریەکەوە بە ئەتوانێت لەگەڵ دۆخی دارایی خێزانەکە خۆی بگونجێنێت بە شێوەیە کە بە شێوەی قسڵ پارەکەەوە لەگەڵ ئەوەشە مامۆستا پێم خۆشە باز لە خاڵێکی کە بکەین ئێمە لە هەموو جیهاناوە تۆ بۆ هەر بابەتێک ئەتێ بخوێنیت ئەبێ بە شێوازێکی زۆر باش و جدی بخوێنی بووی ئێساوی کە باوە لە ناو خوێندکارانە بە ئەم پرسیارەش بکەم ئەڵێ من بڕەپارێکم ماوە لە هەمان کورسی لە پەناما لەگەڵمایە بڕەپارەکەی یەوە بەڵام بێ ئامادەبوونی خۆی و هەمان بڕوانامی منی شوێرەکرێ مامەڵەی زانکۆ و مامەسا و وەزارەت چیە لەگەڵ ئەم کەسانەیە ئایا من هەر پێویستە پارەکە بم بەس لەبەر و شادێک بم یاخود دەبێ ئامادەیم هەبێ ڕۆژانە و وانەکانیش جێبەجێ بکەم خۆی خوێندن بە پارە پەیوەندی نییە بە کواڵیتیەوە ئەو بۆچوونە هەیە ئێمە تەبەن ئەگەر ئێستا خوێندن لە زانکۆکانی کەرتی تایبەتە بخەینە بەر هەڵسەنگاندن لە ڕووی کواڵیتیەوە ڕەنگە خۆشمان کۆمەڵک تێبینی جددیمان هەبێت لەسەر خوێندن لە زانکۆکانی کەرتی تایبەتە. من هەڵبەتە خاڵە پۆزتیڤەکانم باس کرد کە هەلێکە ئەڕەسێنرێت ئەمە شتێکی زۆر پیرۆزە لە بەرامبەردا ئەگەر بیخێنە بەر هەڵسەنگاندن بەڵێ کۆمەڵێک کەمە کورتی هەیە بەڵام بە تێکڕا ئەو خوێندکارە کە پارە ئەیان ئەو خوێندکاری کە پارە نایە لە حکومیە ئەخوێنێت یان لە زانکۆکانی کەرتی تایبەتە هەمان پرۆسەی خوێندن بەسەریا ئەچەسپێنرێت ئەبێ حزوری هەبێت ئەبێ ئامادەیی هەبێت هەمان نمرە هەندێک کار ئاسانی ئەکرێت لە کەرتی تایبەتە لە ڕووی نمرەوە بۆ وەرگرتن
بۆ یەکەمین جار کە پێشکەشەکات مەسەڵەن لای ئێمە من ئەڵێم تاوەکو 84 خوێندکار لای من وەرگیراوە ئەمساڵ ڕەنگە بتوانێت بە 55 بە 655 کۆن ئەڤەرجی معدلی دەرچوونی تێکڕای نمرەی لە شەشەوە بتوانێت بچێت لە زانکۆیەکی کەرتی تایبەت تا بخوێنێت بەڵام ئەمە ئەوە ناکا کە لە پرۆسەی خوێندنەکە کەم و کورتی لێ قوبڵ بکەیت لە پرۆسەی خوێندنەکە هەڵبەتە هەمان استراتیجیە و زانکۆکانی کەرتی تایبەت لە ژێر چاودێری یەکەیەکی تایبەت هەیە بە سەرپەرشتیکردنی خوێندنی ئەهلی هەیە لە وزارەتی خوێندنی باڵا کە سەرپەرشتیانەکە پێوەریان بۆ دانی چاودێریانەکە سەردانیانەکات ئەم قسەی منیش ئەوە ناگەێنێت کە زۆر لە کواڵت لە ئاسێکی باشداین هەتاوەکو بکرێت ئیش لەسەر خاڵی پۆزتیڤی تێدا بەڵام کۆمەڵک خاڵشی تێدا ئەکرێ بەرەو پێش ببرێت لە زانکۆ ئەهلەکان یان زانکۆکانی کەرتی تایبەت کە لە ڕووی کواڵەتیەوە ئیش بکەن لە سەر بەرەو پێشبردننی زانکۆکان بشمانشمانەیە ئەزمونێکی نوێیە ینی ئەکرێت لە قۆناغەکانی داهاتوودا ئیشی زیاتر لەسەر کواڵەتی بکری ئەمە زمونە بەرەو پێش بچێت کۆمەڵی خاڵی لاواز هەیە لەم پرۆسەدا ئەم خاڵ لاوازانە چارەسەر بکرێت زۆر باش زامان وستا ڕەنگە زۆر بمان گوێبستی ئەم بابەتەش بووین کاتێک خوێندکارێک ئێوە بە شێوازێکی ئەهلی یاخود بە بڕێ پارەکرێ خوێندندا لە زانکۆیەکە لەو وارێکە خۆی حەزیلەتی هەڵی بژێرێ بخوێنە ڕەنگە هەنێک جار لە لای دەوروبەرەوە ئەم قسەی پێوترابێ بۆ ناچی لە وڵاتێکی تر خوێنی بۆ ناچی لە دەرەوە بخوێنی ڕەنگە ئاستی زانستی زانکۆ و پەیمانگاکانی خۆمانی زۆر بەرز نەنرخان دەبێت لە لای خوێندکارەکە ئاستی زانستی ئەو بابەتانی کە لە نێو زانکۆ و پەیمانگاکانی خۆمانە بە خوێندکار ئەدرێ بەڕادەیەکە کە خوێندکار بڵێ من ئەم بڕەپارەیە ئەدەم بۆ ئەوی بتوانم کە دواتر ئەو بڕوانامەیە کە پێویستمە لەم زانکۆیە بەدەستی بێنم زۆر پرسیارێکی لە جێیە یەکەم براوردێک لە نێوان خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستانە چی بە حکومی و کەرتی تایبەتەوە بە هەردوو دیوەکەوە براورد بە خوێندن لە دەرەوەی وڵات زۆرێک لە خوازیارانی خوێندن لە لای خۆمانەوە ئێستا ئەڕۆن لە دەرەوەی وڵاتی خوێنن ئەڕۆن ڕۆکەنە وڵاتانێک وەکو ئێران ئەڕۆن ڕۆکەنە وڵاتانێک وەکو تورکیا مەرج نییە کواڵەتی ئەو وڵاتانە لە پێش خۆمانەوە ببێت چۆن لای خۆمان کواڵەتی جامیعەمان هەیە کە هەر لە کەرتی تایبەتە جامیعەمان هەیە کە ناوبانگێک باشی هەیە بە کواڵەتێک باش خزمەتگوزاری خوێندن پێشکەشەکات زانکۆشمان هەیە لە بەرامبەردا کە ڕەنگە لە هەمان ئاستا نەبێت کۆمەڵە گلەی و گاز گلەیمان هەیە ئێمەش لە کواڵەتی ئەو زانکۆیانە لە دەروی وڵاتیش هەمان شت جێبەجێکرێت یعنی هەمانە لە دەروی وڵات تەواوی کردووە کە یێتەوە لە وڵاتە پێشکەوتەکان تەواوی کردووە یعنی کاتێکە یێتەوە سیرەکەی هەمان ئەو جیاوازی ئەبینرێت واتە کواڵەتی بە پێی وڵات نییە بەقەی ئەوەی کە بە پێی زانکۆکەیە من وڵاتانی زانکۆکانی وڵاتی بریتانیا بە دڵنیاییەوە کواڵەتی خوێندن لە لای خۆمان بەرزترە بە حکوم ئەوەی ئەوان لە هەڵسەنگاندنی ریزبەندی زانکۆکانە کۆمەڵێک زانکۆی باشیان هەیە لە ریزبەند بەڵام زانکۆشیان هەیە لە کواڵەتی وەکو پێویست نییە بۆیە مەرج نییە ئەمڕۆ زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەکرێت خراپ نەبێ ئەو کواڵەتی کە پێشکەشی ئەکات و خاڵێکی کێش تێچووی خوێندن لە هەرێمی کوردستانە بەراورد بە دەرەوەی وڵات زۆری فەرخەتۆ شتی دەرەوەی وڵات تەنها ئەو پارەیە نییە کە بە زانکۆکەی بەڵکو بژێوی بە هاتوچۆ بە کۆمەڵێک شتیکایە تێچوویکی یەجگار زۆری تێ ئەچێت لە کاتێکا تۆ ئەو تێچووە زیادانەت نییە لە هەرێمی کوردستانە کە ئەخوێنی بە هیوای ئەوەی ئێمە زانکۆکانمان هەمویان بگەنە ئاسێکی ئاوها کە خەڵک لە دەرەوە بێلای ئێمە بخوێنێت مامۆستا کاتەکەمان بەرەو کۆتایی ڕووی بەڵام بۆ خوێندکارانی ئەمساڵ بەشەکانیان هەڵبژاردووە بە تایبەتیوانەی کە لە ئێوارانان یاخۆ هەندێک بەشەیە تا ئێستاش دەوامیان نەکراتەوە وەکو بەڕێستان ئاگادار بن کەی دەوامی ئەوانە دەست پێ بکات واللهی ئەوە پرۆسەکە لە قوبول مەرکەزیایە پرۆسەیەکە هەموو ساڵێک ئێمە خۆمان وەکو مامۆستانی زانکۆ ئەو گلەیە ئەکەین بەڵام ئەوانیش کۆمەڵێک پرۆسەکە یان چەند قۆناغێکە هەتاوەکو یەکلا ئەبێتەوە بۆیە هەموو ساڵێک کردووە کەوتووە هەموو ساڵە ئێمەش هەر گلەیمان هەبوو کە خوێندکارانی قۆناغی یەکمان درەنگ ئەگەنە
بەر پرۆسەی خوێندن کاریگەری ئەبێ لەسەر ئەو وانانەی بەتایبەت لە سمستەری یەکەما کە ئەخوێنرێت ئەم ساڵش پێشبینیەکەم من هاوشێوەی سامشکە هەمان پرۆسە بەکارهێنرێ بۆ جاکردنەوە و بۆ قوبولکردن و ئەلانکردنی ناوەکان. دەستەکانت خۆش بە مامۆستا گیان سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ